هەڵەبجە دووەمین سمپۆزیۆمی پێکەوە دەبینێت تابلۆیەک بەڕێوەچێت کە ئەمە بەشی چالاکی و قوتابخانەکانی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجە ڕێکی خستووە تایبەت بە مامۆستایانی هونەر لە پەروەردەی هەڵەبجە. بەشی چالاکی قوتابخانەکانی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بە ئامانجی زیاتر بەرەو پێشبردننی وانەی هونەر و دەرخستنی توانای مامۆستایانی هونەر دووەمین سمپۆزیۆمی هونەری خۆی لەژێر ناونیشانی پێکەوە دەبینێت تابلۆیەک لە هەڵەبجە ئەنجامدا. لەم چالاکیەدا زیاتر لە 100 مامۆستای هونەری خوێندنگەکان بەشداریان کرد با کاری شانۆیی، میوزیک، هونەری شێوەکاری و هەروەها چالاکی ژینگەی. بەشداربووان پێیان وایە ئەم جۆرە لە چالاکیانە لە سروشدا دوورکەوتنەوە لە ژینگەی پۆل و گۆڕینەوەی سەرنج و تێبینی مامۆستایان هۆکارە بۆ زیاتر دەوڵەمەندکردنی ئاستی بیرکردنەوە و توانایی کاری مامۆستایانی هونەر. بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجە چالاکی و هونەری قوتابخانەکان بۆ دووەم ساڵە سەریەک سیمپۆزیۆمی تایبەتی خۆی سازەکات بۆ سەرجە مامۆستایانی هونەری ناوەندەکانی خوێندنی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە کە ژمارەیان 130 مامۆستایە. جیاوازی ئەم ساڵ لەگەڵ پار تەنها لە کاری شێوەکاریە خۆی بینەوە. ئەم ساڵ کاری میوزیک و شانۆ و ناشتنی بەڕوو و پاکردنەوەی ژینگەشمان تێ کردووە واتە کارێکی فرەچەشن و فرەلایەنە ئەم ساڵ. ڕاستگۆ لەگەڵ ساڵی پێشوو بە زۆر زەحمەت هەم ئەوەی کە تەسەوری ئەو سەرکەوتنەمان کرد و هەمووی مامۆستایەکان ئیستیعابەی وەرگرتنی کارەکان نەبوو چونکە شێوازی شەکان نەئەزانی، بەڵام ئەم ساڵ خۆیان بە تامەزرۆیی بەردەوام هەواڵیانە پرسیکەی کارەکانەکەین چۆن ئەیکەین و بە تەئکید ڕنگدانەوەی زۆری هەیە لەسەر کارەکان هەر لە ڕووی کوالیەتی کارەکانی ئەم ساڵیان زۆر جیاوازتر لە پار. بەڵێ ئەمە دووەم ساڵە بەشداری لەم چالاکیاناکەن دووەم ساڵشە ئەم سیمپۆزیۆمە ئینشەڵڵا هەر بەردەوامیشە بێ و لێرەوە من زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە و چالاکی هونەری هەڵەبجە ئەەکەم کە بەردەوام چالاکیمان بۆ ڕەخسێنن. لێرە جگە ئەوەی کە کۆمەڵی وێنە کێشین و کاری خۆمانە وەکو مامۆستایانی هونەر لێرە کۆمەڵێک کەسی تازە ئەناسین، کۆمەڵە برادری تازە ئەناسین و هەمومان بەیەکەوە دووبارە کۆ بینەوە. یعنی ئێستا مامۆستایانی هونەر وەکو خێزانێکیان لێ هاتووە چونکە بەردەوام چالاکیمان هەیە. لە ڕاستیە ئەم شێوازی کارکردن و کۆبوونەوەی شتێکی زۆر باشە. ساڵانە چەند جارێک ئەگەر بکرێت لە جیاتی یەک جار ئەوەش کە هەیە زۆر شتێکی زۆر باشە و مامۆستاکان یەکتری ئەبین و ئاگاداری کار و چالاکی یەکتری ئەبن و لە ڕاستیە تۆ کەیت بەشداری چالاکیێکی لەم شێوازە ئەەکەیت نزیکەی 100 مامۆستایەک وابزەم زیاتریشە بەشداری چالاکیێکی واکە تۆ 100 شێوازی ئیشکردن ئەبینی لە یەک کاتە. لەبەرەوە ئەکرێت سوودی لێ ببینی بۆ ئەوەی کە شێوازی وانەوتنەوە و بەرەو پێشتر بەری یان شتی تازەتر فێری خوێندکاران بکەی شتێکیان پێ بڵی کە پێشتر لەوەشێ بۆ شێوازە خۆ حەزر نەکرد بێت ئەوانەیە بڵێیتەوە.